برانێژام کەتەتان باش ڕەنگە زۆر بەمان شیعریمان بیست بێ بەڵام گرێدای ئەومان نەکرد بێ مامۆستا محەممەدی ماملێ بەلایانی کەمەوە دوو شیعری دەخوێنێ و حەسەن زیرەکیش هەرچەندە تەواو شێواندوێتی شیعرێکی دەخوێنێ ئەم بەشم بۆ سەید کامیل ئیمام زەنبیلی تەرخان کردووە هیوادارم بتوانم شیعری ناسکی سەید کامیل بهێنمەوە سەروێردی زمان و کەڵک لە زمانی پاراوی ئەم شاعرە لە یاد کراوە وەربگرین من ڕێبوار فەتاحم بایەخم زۆرتر بە بابەتی ڕۆشنبیریە سوپاسیەوە دەکەم گەر سەبسکرایب ئەم کەناڵە بکەن و بە هاوڕێکانتانی بناسێنن سەید کامیل ئیمام زەنبیلی 86 ساڵ ژیاوە لە 1930ەوە تاکو 1989 لە گوندی زەنبیل سەر بە سەقز لە ڕۆژهەڵاتی کوردستان لەدایک بووە کوڕی سەید عەبدولحەکیم ئەمیش کوڕی سەید عەبدولکەریمی زەنبیلە کە لە ڕێبەرانی تەریقەت بوون لە تەمەنی 9 ساڵانەوە خراوەتە بەر خوێندن و عەرەبی و فارسی لە زەنبیل و لە چەند گوندێکی دیکە خوێندووە لە 1928دا لەگەڵ مامۆستا هەباسی حەقیقی کە پێشتر هاوفەقێ و هاوڕێ بوون لە گەورەدیەی باخچە لای مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس دەبن بە خوێندکار لە 1930دا سەید کامیل بەهۆی نەخۆشی بابێەوە دەست لە خوێندن هەڵدەگرێ و دەگەڕێتەوە بۆ گوندی خۆیان ساڵێک دواتر هاجەرە خاتوونی کچی زانا و عارفی خواناس خەلیفە مەلا عەلی دەخوازێ ئەم خێزانە سێ منداڵ بەرهەم دێنێ سەید کامیل چەند ناوێکی بەکارهێناوە کامیل ئیمامی سەید کامیل کامیل شاو ئاوات پێدەچێت زرنگیشی بەکارهێنابێ کە ناوی نهێنی بووە لە کۆمەڵی ژێکاف یان ژیانەوەی کورد سەید کامیل لە ساڵانی 1942 تاکو 45 ئەندامی کۆمەڵی ژیانەوەی کورد یان ژێکاف بووە و لە 1945دا پێشەوە قازی محەممەد بەرپرسیارەتی لە کۆماردا دەداتێ دوای ڕوخانی کۆمار 2 ساڵ زیندان دەکرێ و لە 1948دا ئازاد دەبێ لە 1958دا لە زەنبیلەوە دەگوێزێتەوە بۆ قاڵاوە سەید کامیل لەگەڵ زۆربەی شاعیرانی هاوسەرخی خۆیدا پەیوەندی هەبووە هێمن و هەژار بە مامۆستا نێویان بردووە شاری دڵ ناوی تاکە دیوانی سەید کامیلە کە دیارە سەردێڕی یەکێکە لە شیعرە ناسراوەکانیشی دیوانی سەید کامیل 3 جار بە چاو گەیشتووە لە 1986دا بۆ یەکەم جار و بۆ دووەم جار لە 2002دا ئەم دوو چاپە هەڵەیەکی زۆریان تێدایە دواتر لە 2013دا سەید جەعفەر ئیمام زەنبیل کوڕی سەید کامیل جارێکی دیکە بە چاپی دەگەیەنێتەوە و هەڵەگیری دەکات بۆ چاپی یەکەم داوا لە مامۆستا هەژار دەکرێ ڕای خۆی لەسەر شیعری سەید کامیل بنووسێ بەداخەوە ئەو دوو لاپەڕەی مامۆستا هەژار لەسەر شیعری سەید کامیل نووسیوێتی هیچ بایەخێکی ئەدەبی و مێژووی نییە پێدەچێ لەبەر هەر هۆیەک بوو بێت هەژار خۆی لەو کارە دزیبێتەوە لەگەڵەوەشتا کە شیعرێکی زۆری فەوتاوە سەید کامیل هێشتا کۆکراوەیەکی دەوڵەمەند لە شیعر بۆ بەجێهێشتووین سەید کامیل گەلێک شارەزای کێشی عەروزی عەرەبی بووە هەمەڕەنگی ئەم کێشە بە شێعرەکانیەوە زۆر دیارە شێعری سەید کامیل زۆربەیانی قافیەن کە ڕیتمەکەی بەم جۆرەیە ئەی ئەی بی ئەی سی ئەی هەڵبەت بە جوت قافیەش یا بە مەسنەویش نووسیوێتی تەنیا بە کێش و قافیە شێعری کلاسیکی نەنووسیوە بەڵکو وێناکانیشی زۆربەیان کلاسیکن و کاریگەری شاعیرانی کلاسیشی گەلێک لەسرە وەک نالی سالم کوردی مەحوی ئەوانی دیکە ڕەنگە بەناوبانگترین شیعری سەید کامیل شاری دڵ بێ کە ناوی تاکە دیوانەکەشێتی ئەم شیعرە گفتوگۆی دڵ و ئەقڵە دڵ وەک گوزارشت لە سۆزی مرۆڤ و ئەقلیش وەک بەندبوون بە هۆکارەوە یان بە ڕیزنەوە بە ڕاشنەوە بە لۆجیکەوە مامۆستا ئەنوەری سوڵتانی سەرەتای ئەم گفتوگۆیە لە نێوان زانایانی کووردا دەگێڕێتەوە بۆ شێخ عەبدوڕەحمانی تاڵەبانی کە نازناوی خالیس بووە لە 1997 تاکو 1950 ژیاوە خالیس لە شێعرێکی فارسیدا ئەم گفتوگۆیە دەکات هەڵبەت گفتوگۆکەی خالیس لەوەی سەید ئیمام گەلێک جیاوازە من لەم بەشەدا لە شیعری شاری دڵی سەید کامیل و شێعرەکەی خالیس دەڕوانم
پێشانەوەگرێ دەدەم و شێعرەکەی خاڵسیش وەردەگێڕم بۆ زمانی کوردی. ناسراوترین شیعری سەید کامیل شاری دڵە کە مامۆستا محەممەدی ماملێش دەیخوێنێ. من پێشەکەی شیعرەکە دەخوێنمەوە، حەز دەکەم لە خوێندنەوەکەی خۆمدا کێشی شیعرەکە کەمێک زەخ بکەمەوە کە دواتر باسی لێ دەکەم. دیارە لە خوێندنەوەی شیعردا ئەگەر کێشەکەی دەستنیشان نەکەیت زۆر زەحمەتە بتوانی بە دروستی بیخوێنیتەوە. شاری دڵ. من دەڵێم شاری دڵم باغ و گوڵستانە کەچی، ئەقڵێ ناقەسەبەی شۆڕشی مەستانە نەچی. من دەڵێم نوختەی ئەو ڕەوزەی ڕیزوانە دەچم، ئەو دەڵێ ناڕەشەجێ ڕاوگەی شەیتانە نەچی. من دەڵێم مەسکەن و ئارامگەی جانانە دەچم، ئەو دەڵێ سەر بەسەری تێک چووە وێرانە نەچی. من دەڵێم جێگەی هەر شێت و جنونانە دەچم، ئەو دەڵێ نازەدەی پەنجەی پەریانە نەچی. من دەڵێم مەرکەزی ئەسراری حەریفانە دەچم، ئەو دەڵێ جێتەمای چاوی حەسوودانە نەچی. من دەڵێم وەختی خەتەر مەئمەن و قەڵغانە دەچم، ئەو دەڵێ کونکونە جێگەی سەرپەیکانە نەچی. لەو هەموو چوون و نەچوونا سەری سوڕما کامیل، من دەڵێم جوانە بچم، ئەو دەڵێ وا جوانە نەچی. هیوادارم لە خوێندنەوەکەی مندا هەستان بە ڕیتمی کێشی عروس کرد بێ. سەید کامیل شاری دڵی بە کێشی عروزی عەرەبی نووسیوە. بەحری ڕەمەڵ، ڕەمەڵی مثەممەنی مەخبوونی مەحدوف. بە بۆچوونی من سەید کامیل ئەم کێشەی لە شاعرانی فارسەوە وەک حافز وەرگرتووە تاکو شاعرانی عەرەب. سەید کامیل شعری بە فارسی و کوردی وەکو یەک نووسیوە. ئەم بەحرە 4 تەفعیلەیە. دیارە کێشەکە هەم ڕیتمێک دەدا بە شیعرەکە، هەم ئاوازێکشی دەداتێ. ئێستا هەوڵێم بە ئاوازەوە بیخوێنمەوە، هەرچەندە بەڕاستی دەنگی من بۆ ئەوەش گونجاو نییە. فعلات 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 فعل. من دەڵێم شاری دڵم باغ و گوڵستانە کەچی، فعلات 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 فعل. ئەقڵێ ناقەسەبەی شۆڕشی مەستانە نەچی، فعلات 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 فعل. بۆ نمونە لە دێڕی یەکەمی ئەم بەیتە بڕوانین. سەید کامیل زۆر شارەزایانە قافی یاوە بە کۆتایی تەفعیلەکان بدەنگی ئەلفە ئا شا با تا. من دەڵێم شاری دڵم باغ و گوڵستا. قافی شاری دڵ جێی تێڕامانە، ئەگەر سەرپێی لێی بڕوانین شێعرەکە یەک قافیەیە کە بەم جۆرەیە: ئەی ئەی بی ئەی سی ئەی دی ئەی تا دوایی. دەنگی ئانە، گوڵستانە، مەستانە، شەیتانە، وێرانە، پەریانە، حەسوودانە، سەرپەیکانە جوانە قافیەکانێتی. بەڵام پەریان و حەسوودان بەڕاستی قافیە نین، چونکە ئەو ئانە لە پەریان و لە حەسوودانە ئانی کۆیە. پەری پەریان، پەری تاکە، پەریان کۆیە، حەسوود تاکە، حەسوودان کۆیە. ئەمە تەنها سەرنجی منە، دەنا هیچ کاریگەری لە شێعرەکە نەکردووە. وەک گوتم گەر سەرپێی لێ بڕوانین شێعرەکە تا قافیەیە، بەڵام لە هەندێک جێدا لە هەندێک بەیدا وەک دەیبینین جوت قافیەیە. بۆ نمونە ڕیزوانە شەیتانە، ئەوە جوت قافیە لەوێ. جانانە وێرانە لەوێشا جوت قافیەیە. بەڵام جنونانە پەریانە جوت قافی نییە، چونکە ئەوانە ئەلف و نونی کۆن. حەریفانە حەسوودانە ئەوە جوت قافیە نییە، چونکە حەریف و حەسوود ئەلف و نونەکەیان ئەلف و نونی کۆیە کە نایکا بە قافیە. بەڵام قەڵغانە سەرپەیکانە لەوێ قافیەیە. کەمێکی دیکە لی دەڕوانم. لە بەیتی یەکەمیشدا لە ڕێسای شێعر دەردەچێ، چونکە دەبوایە کەچیش نەچی بوایە. من دەڵێم شاری دڵم باغ و گوڵستانە کەچی، ئەبوایە نەچی بوایە، بەزەم کەچی داناوە. بەس کەچی و نەچی هێندە لێکەوە نزیکن کە دەیخوێنیتەوە هەستی پێ ناکەیت. سەرنجام لەگەڵەوەشدا کە پێڕەوی ڕێسای شیعری کلاسیکی نەکردووە، توانیوێتی ئاواز و ڕیتمێکی زۆر خۆش بەم شیعرە بدات. ئێستا بەراوردێکی کورد لە نێوان
شیعری شاری دڵ و شێعرەکەی خالیزدا دەکەم. شاری دڵ 7 بەیتە، گفتوگۆیە لە نێوان خودی شاعر کە پێی دەڵێم من لەگەڵ عەقڵدا. عەقڵ تەنیا لە بەیتی یەکەمدا هاتووە، دوای ئەوە ئەوی بۆ بەکاردێنێ. عەقڵ دووبارە ناکاتەوە. خود دەیوێ بچێ بۆ شاری دڵ، عەقڵ ڕێنمایی دەکات کە نەچێت. لە هەموو بەیتێکدا خود پاساوێکی نوێ دەهێنێتەوە بۆ ئەوەی بچێ بۆ شاری دڵ. لە هەمان بەیتدا عەقڵ پێی دەڵێ کە بۆچی نەچێ باشە، هۆکارەکەی دەداتێ. ئەمە شیعری شاری دڵ. هەرچی شیعرەکەی شێخ عەبدوڕەحمان تاڵەبانییە کە دیارە باوکی شێخ ڕەزای تاڵەبانی شاعرە، گفتوگۆیە لە نێوان عەقڵ و عیشقدا. سەید کامیل باز لە عیشق ناکا، باز لە شاری دڵ دەکات. ئایا شاری دڵ عیشقە؟ پرسیارێکی کراوەیە. خاڵس شیعرەکەی 5 بەیتە و بە فارسی نووسیوێتی. لە شیعرەکەی سەید کامیلدا من پێش دەکەوێت یا خود پێش دەکەوێت، ئەمجا عەقڵ وەڵامی دەداتەوە. لە شیعرەکەی خالیزدا عەقڵ پێش دەکەوێت، ئەمجا عەشق وەڵامی دەداتەوە. عەقڵ هەمیشە شتێک دەڵێت، عەشق هەمیشە شتێک دەڵێت کە دژ بەوە. ئێستا شیعرەکەی خالیز دەخوێنمەوە کە خۆم وەرم گێڕاوەتە سەر زمانی کوردی، دیارە وەرگێڕاوەکە بۆ چوونی خۆمە بۆ شیعرەکە. گفتوگۆی عەقڵ و عیشق خالیس. عەقڵ هەمیشە پێم دەڵێ واز لە یار بێنە، عەشق دەڵێ هەی هەی واز لەو گوفتارە بێنە. عەقڵ دەڵێ بچۆ بەلای کوڕنووش و بەرماڵەوە، عەشق دەڵێ تەسبیحەکەت بنێلاوە. عەقڵ دەڵێ دوایین بەرگی عاقڵان بپۆشە، عەشق دەڵێ واز لە جبە و مێزەر بێنە. من نازانم باوەڕ بە کام لا بهێنم، خودایە لە دڵمدا ئەم نهێنیە بدرکێنە. عەقڵ بەم جۆرە دەڵێ و عەشق بەو جۆرە وەک خالیس لە جیهاندا لەسەر لایەک بڕیار بدە. ئەوە کۆتایی شیعرەکەیە. لە کۆتاییدا 3 شیعرتان بۆ بەجێ دێڵم. یەکێکیان شیعرە خۆڕسکەکەی خالیسە کە بە زمانی فارسی نووسیوێتی. دووەمیان شیعرێکی سەید کامیلە نۆرێ ڕوخسارەوە دەرخە، ئەمە حەسە زیرەک دەیخوێنێ بەڵام تەواو شێوان دوێتی بە ئارەزوو خەی و توێتی. خۆ ڕەنگە گەورەترین کێشەی هونەرمەندی کوردەوە بێ کە گۆرانەیەکی حەسە زیرەک دەڵێتەوە شیعرێکی نوێی بۆ بەکار ناهێنێ، یان ئەو شیعرەی کە حەسە زیرەک و توێتی ڕاستی ناکاتەوە کتومت بە شێوابی وەکو حەسەن زیرەک دەگەڵێتەوە. یعنی هەموو دەزانین کە حەسەن زیرەک لەسەر دەمێکی دیکەدا ژیاوە و خوێندەوار نەبووە. دەکرێت ئەمڕۆ هەمان ئاواز بە شیعری نوێەوە بە شیعری جوانەوە بگوترێ. شیعری سێمیشیان هەر شیعری سەید کامیلە، گۆرانێکی زۆر خۆشە، کاتی بەهارە چاوەکەم مامۆستا محەممەدی مام لێ دەیخوێنێ. من زۆر سوپاسیەوە دەکەم کە لەم بەشەدا هاوڕێم بوون، هەتاکو بەشێکی دیکە ئارام و کامەران بن. لەگەڵ ڕێز و خۆشەویستی ڕێبەر فەتاح.